گروپی میوزیکی حەبیبە گروپێکی میوزیکی سونەتیە لە بەهاری ساڵی 2022 بە سەرپەرشتی هونەرمەند و میوزیسیان ڕێباز سدیق دامەزرا و سەرجەم ئەندامانی ئەم گروپە خوێندکاری کۆلیژی هونەرە جوانەکان بوون و ئاستێکی بەرز و ڕۆحێکی هونەری کوردیان هەیە. بۆ قسەکردنی زیاتر دەربارەی دروستبوونی ئەم گروپە و کار و چالاکیەکانیان میوانداری میوزیسیان ئەحمەد وەلیدمان کردووە کە بەڕێزیان گۆرانی بێژ و میوزیسیانی ئەم گروپەن. ئەحمەد سڵاو لێ بێ بەخێر. زۆر سپاس. ناوی گروپی حەبیبە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ناوی گروپی میوزیکی حەبیبە ئەتوانم بین ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکار. یەکەمیان شاعرەکەی نالی و هەروەها گۆرانی هونەرمەند مامۆستا عەدنان کەریم کە بە ناوی حەبیبە زۆر کاری تێکردینەوەی مەشکە حەزمان کرد گروپەکەمان بۆ ناوە ناو بنین. ئەم گروپە ئێوەوە ئەڵێن ئەمە گروپێکی سونەتیە، بەڵام لە هەمان کادا ئامێری کۆنتراباسیش بەشدارە لەگەڵیانە. ئەتوانی ئەمەم بۆ ڕوونکەیتەوە؟ لە ڕاستیە ئێمە وەکو گروپەکە کە ئاماژەم پێکرد سونەتیە، پێمان خۆش بوو کە لەگەڵەوەی گۆڕانکاری بکەین کە بتوانین ئامێرێکی ڕۆژئاوایش بکەینە ناو گروپەکەەوە کەویش ئامێری کۆنتراباسە و کە توانم بڵێم خۆمان ینی کەسانی خۆمان زۆر کەمپی ئاشنا بوون. پێمان خۆش بوو کە ئەویش لەگەڵ ئێمەدا هاوشانی ئێمە لە گروپەکەمانە ئامادە بێت و بەشداری پێ بکەین. کێن ئەوانەی ئەتوانن بەشدار بوون لەم گروپەیە؟ لە ڕاستیدا ئێمە گروپەکەمان پێکاتووە لە 8 کەس کە پێم خۆشە لێرەوە بتوانم ناویان بێن و پێت بڵم کە چێ لێمە ئەتوانێت بەشدار بێت. یەکەم جار کە دەستمان پێکرد مامۆستا ڕێباز کە پێم وتی وەکو سەرپەرشتیارەوە کە ئێستا سەرپەرشتیاری گروپەکەیەوە بە خۆشحاڵیەوە دایمە پشتێکی باشی ئێمە بووە. کاک سروشت بە ئامێری کەمانچە، کاک ڕێوان بە ئامێری سنتور، کاک سەنگەر بە ئامێری عود، کاک ڕێژوان بە ئامێری عود، کاک شڤان بە ئامێری کۆنتراباس، کاک بابان بە ئامێری دەف، کاک برایم بە ئامێری زەڕب. لە هەمان کادا خۆشم وەکو دەنگبێش لە گروپەکەدا بەشدارم. ڕێژەی خانمان بۆچی جێینەبووەتەوە لە گروپەکەتانە؟ لە ڕاستیە لەبەرەوەی سەرەتایەکی ئێمەیە پێمان خۆشە کە ئێمەش شان بەشانی پیاوان خانمان کە جێدەستیاندار بێ لەگەڵ ئێمەیە و ئیشەڵا لەم داهاتوودا ئەتوانی خانمانیش بێنە واتە بەنیازن گروپەکەتان لەمە گەورەتر بکەن؟ ئینشاءڵڵا. بەڵێ. کار و چالاکیەکانتان چی بووە و بەنیازن چی بکەن؟ زۆر باش. ئێمە لە بەهاری ساڵی 2022 دروست بووین. یەکەمین چالاکی کە کرمان لە بەهاردا کۆنسرتێک بوو بە ناوی کۆنسرتی جوانی بەهار لەبەرەوەی کە گروپەکە وەرزی بەهاردا هاتۆتە دی. ئێمە تا ئێستا کە توانیمانە دوو کۆنسرتمان ئەنجام داوە و فستیڤاڵی کۆلێژی هونەر کە بە ناوی کۆلێژی هونەر و بەشداریمان کردووە لە زانکۆی سلێمانی کە دوای 22 ساڵ ئەنجام درراوە. ئینشاءڵڵا لە پرۆژەمانایە کە بتوانین لە داهاتووە کۆمەڵێکی و چالاکی کە بکەین ئینشاءڵڵا. جگە لەوەی کە وەک کۆنسرت بەشداری بکەن چی ترتان کردووە لە شارەکانی تر بەنیازن چی بکەن؟ وەکو یەکەمین میدیا کە بتوانین ئیشمان کرد بە لەگەڵیانە کورسات بووە کە بە خۆشحاڵی و ئاواتی هەمومان بووە، ئاواتی مناڵی هەمومان بووە کە لە شاشە جوانەکەی کورساتەوە دەربکەوین. سپاس بەخوا کە ئەو هەلەمان بۆ ڕەخسا لە پڕامی کورسات ماڵی هەموانە لەگەڵ کاکاروان توانی پرۆگرامێکی جوان بکەین و ئینشاءڵڵا ئەمە سەرەتایەکی جوان بوو بۆ ئێمە توانین کە بەردەوام بین ئینشاءڵڵا. پێشمان خۆشە کە کۆنسرتەکەمان بەرینە دەرەوەی سلێمانیش بڕینە شار و شارچەکانی کە ئینشاءڵڵا. ئەحمەد هیوای سەرکەوتنتان بۆ زۆر زۆر سپاس. هەر بژین لەش ساغ بن، ماندوو نەبن. زۆر سپاس.